لە هەرێمی کوردستان مۆمێک بۆ تاریشیەکانی ڕۆژئاوا داگیرساوە. باشووری کوردستان بە یەک دەنگ و یەک هەڵوێست لە ڕێگەی کەمپینی پەیام و دەستگای خێرخوازی بەخشینەوە وەڵامی ئازارەکانی نیشتیمان دەداتەوە. دیمەنێک کە تیایدا مرۆڤایەتی و ئاین دەبنە چەترێک بۆ ساڕێژکردنی برینەکان لە ڕۆژئاوای کوردستان. کەناڵی ئاسمانی پەیام وەک هاوسۆزی و بەدەمەوە چوونێک بۆ برایانمان و بۆ بەشێک لە نەتەوەی کورد لە ڕۆژاوای کوردستان کەناڵی ئاسمانی پەیام بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی فراوانی لە سەرانسەری هەرێمی کوردستان ڕاگەیاندووە و بە جددیکاری لەسەرەکە و بەشێکی زۆری پیتاک و کاڵا و شمەک و پێداویستی کە کوردانی خۆرئاوا لە ئێستادا پێویستیانە کۆ کردوتەوە و ئەمڕۆ یەکەمین وەجبەیە و پێداویستی و هاوکاریانەی خەڵکی کوردستان گەیەنرایە شاری حەسەکە لە ڕۆژاوای کوردستان و دابەشکرا بەسەر خەڵکی ئەو شاردا. لە پارێزگای حەسەکەوە یەکەم هەنگاو دەستی پێکرد. دابەشکردنی 100 سەبەتەی گەورەی فریاگوزاری خۆراک تەنها سەرەتایەک بوو. ئێستا کەمپینەکە هەموو شارەکانی گرتوتەوە لە کۆکردنەوەی جلوبەرگەوە بۆ پرۆژەی گرنگی دابینکردنی شیری منداڵان. تیمەکانی بەخشین لە مەیدانەکەدان و بە ئیرادەی خێرخوازان ئومێد بۆ ماڵەکان دەگەڕێنەوە. ئێمە وەک دەستگای بەخشین دوای ئەوەی کەمپینی هاوکاریکردنی براکانمان کوردانی ڕۆژئاوامان ڕاگەیان سپاس بۆ خی گەورە خێرخوازان هاتن بەدەمانەوە توانیمان لە ئەمڕۆدا 100 سەبەتە خۆراک دابش بکەین لە پارێزگای حەسەکە و بە پشتیوانی خی گەورە لە ماوەی تریشا چەند ڕۆژی داهاتوو پرۆژەی دابشکردنی شیری مناڵیشمان نەبێت لەوێت تەوزیەکەین و هەر لێرەشەوە سوپاسی ئەو قوتابیانەکەم کۆمەڵی قوتابی زانکۆی سلێمانی خوێندکاری زانکۆی سلێمانی لە بەشی یاسا لەناو خۆیان هاوکاریان کۆ کردەوە و هێنایان بۆرە لە ڕێی ئێمە پێیان بگا و سپاسی ئەو خێرخوازەشەکەم کە یەک ئۆتۆمبیلی گەورە جلوبەرگی هێناوە کە بیگەینە ئەوێ ئینشاءالله بە شێژی گشتی سوپاسی خێرخوازانەکەین کە ئەوە بە گەرمگوڕی هاتن بەدەمانەوە ئێمە بە پشتیوانی خوا بەردەوام ئەبین لە پرۆژەکانمان بە پێی ئەو هاوکاری پێمان ئەگا ئێمە خزمەت دەکەین لەوێ ئێستا ئێمە تیمی ئێمە لەوێ پرۆژەی سەبەتەی خۆراکیان ئەنجام داوت تەوزیعەکەن ئینشاءالله بە پشتیوانی خی گەورە هەم پرۆژەی شیر هەم کۆمەڵە پرۆژەی تریشمان ئەبێ چاڕوانی هیمەت و بەدەمەوە هاتنی خێرخوازانی. ئەم کاروانە ناوەستێت. پەیام و بەخشین دووپاتی دەکەنەوە کە هاوخەمیەکەیان ئەرکێکی بەردەوامە نەکاتی. ئێستا نۆرەی تۆیە بە هاوکاریەکەت ببیتە بەشێک لەم مێژووە مرۆیە و سێبەری میهرەبانی بەسەر ڕۆژئاوادا درێژ بکەیتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.